بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە دەرفەتێکی دیکەدا خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و هاتمەوە خزمەتی ئێوەی خۆشەویستانی نووسین و یادەوەری بەرنامەی ئەم جارەمان یاخود دەستپێکی ئەم جارەمان قسەکردنە بێ لەسەر یەکێک لە کتێبە دێرینەکانی مامۆستا عەلی باپیرەویش پوختەیەک دەربارەی ئیسلامە. ئەمە چاپی یەکەمێتی کە ساڵی 1984 چاپ کراوە، ئەمەش چاپی دووەمێتی، واتە نێوانی چاپی یەکەم و چاپی دووەم نزیکی 23 ساڵە تەمەنیان. ئەم کتێبە واتە پوختەیەک دەربارەی ئیسلام یەکێکە لە کتێبە گرنگەکانی دەکرێت بڵێن سەروەتێکە بۆ مامۆستا عەلی باپیر، بەڵام ئەمە بۆ مانای سەرخانێکی گەورەشە بۆ ئەوەی کە پێوترێت بزاوتی ئیسلامی. ئەو کتێبە یەکێکە لەو کتێبانەی کە لە هەشتاکانە چۆن دەرگای ئازادی ئەندازەیەک لە نووسەرەکەی داخرا بوو، ئاواش ئەو کتێبە زۆر ئازاد نەبوو. ئەو کتێبە یەکێکە لەو کتێبانەی کە لەژێر باڵی ئارەقاویە زۆرجار حەشارەدرا، یەکێکە لەو کتێبانەی کە ینی زۆر نەدەتوانی بە ئازادی شوێناوشوێنی پێ بکەی، جگە لەوەی کە تیراژی ئەم کتێبە پێچێک تیراژەکەی کەم بوو بێ و تینوێتی نووسەرەکانیشی زۆر بوو بێ، یاخود با بڵێن خوێنەرەکانی زۆر بوو بێ ببورن، بۆیە ئەم کتێبە زیاتر دەستا و دەستیە کرد. لە یادەوەری منیشە ماوە کە ئەم کتێبە چۆن ئێمە کۆمەڵک هاوڕێ بووین کە شوێن ئەمان خواست و واروەها نەشمانەتوانی بە ئازادی لەگەڵ خۆمانە بیجێڕین. ئەم کتێبە تەمەنی بووە بە 35 ساڵ، لەگەڵەوە شاکە دووسەرەکەی بینی نووسەرەکەی تەمەنی 22 ساڵ بووە کە ئەم کتێبەی نووسیوە، بەڵام ئێستا کە نووسەرەکەی بینی ڕیشی سپی بووە. دەکرێت ئەم بابەتە بێ بە بابەتێکی گرنگ لەگەڵەوەیە کە کتێبەکە با ئاوا بڵێن مێژوێکی دێرینی هەیە و مامۆستاش ئەندازەیەک با ئاوا بڵێن تەمەنی ڕوشتی کردووە، نەخوا نەکردە بەوەی بڵێن پیر بووە. دەکرێت بڵێن ئەم کتێبە تا ئێستا بە زیندوێتی ماوە، تاکو ئێستاش کتێبی خوێندنەوەیە، تاکو ئێستاش کتێبێکە کە ڕایتایە، کتێبێکە دەکرێت ینی هەڵوێستەی لەسەر بکەی و یەکێکە لەو کتێبانەی کە کتێبی پێ گوترێت کتێبی قوڵ، واتە ئەو کتێبانە کە چوونە قوڵایی نووسینەوە یاخود بابەتەکانیان قوڵە. دەمەوێت چەند ئەڵلقەیەک لە بەرنامەی نووسین و یادەوەری بۆ کتێبی پوختەیەک دەربارەی ئیسلام کە نووسەرەکەی مامۆستا عەلی باپیرە تەرخان بکەین، لەگەڵ گفتوگۆ لەگەڵ نووسەرەکە بکەین. مامۆستا جارێکەوە خێر بێت. زۆر سوپاس کاک پەیوەند، سەلامەت و نیوەش بەخێر بێن. مامۆستا کتێبی پوختەیەک دەربارەی ئیسلام تەمەنی بووە بە 35 ساڵ. ئەم کتێبە وەکو لە پێشەچەکەش هاوتم یەکێکە لە کتێبە گرنگەکانی جەنابەت و یەکێکە لەو کتێبانی کە جەنابەت لە سەرەتایە کە نووسیوتە بە ئاوا بڵێن یەکەم کتێبە دەتوانین بڵین ئەندازەیەکی زۆر ڕاو بۆ چوونی جەنابەتی کۆ کردوێتەوە. ئەم مێژووی 35 ساڵ نووسین، واتە نووسینی ئەوەی کە پێکتر ئەچێتە چوارچێوی کتێبەوە. ئەم مێژووە بۆ تۆ چ بایەخێکی هەیە؟ مێژوویەکە کە کتێبەکە بە ئاوا بڵێن 35 ساڵ تەمەنی کردووە، تۆشی لەگەڵ تەمەنت ئەندازەیەک چۆتە سەرەوە. ئەم مێژووە خۆشحاڵت دەکا یاخود لەوەی کە ئەندازەیەکە دەوەستێنێ؟ بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. کاکە پەیوەندیان ئەم کتێبە بەڵێ یەکەم بەرهەمی چاپکراوی بەندە بووە، بەڵام یەکەم بەرهەمی نووسراوم نەبووە بۆ زانیاری جەنابیشت و بینەران و بیسەرانی بەڕێزیش. یەکەمین کتێب کە من نووسیم لە ساڵی 1970 بوو لە دێی بەردەڕەش لە کوردستانی بەشە کوردستانی ئێران. دیارە گوندی بەردەڕەش من 6 مانگ لێی مامەوە کە لە لای مامۆستا مەلا محەممەدی بەردەڕەشی هەزار ڕەحمەتی خوای لێبێ دەم خوێند، وەک کاتە کە لە ڕژێم قاچاق بووم لە قۆناغی دووەمی زانکۆ بووم، ئەوە بوو کە فەرمانی گرتنم دەرکرا. لە ڕژێم قاچاق بووم، من بەرەو کوردستانی ئێران ڕۆیشتم. ئەلبەتە بەو مەبەستە ڕۆیشتم چم لە تاران بخوێنم زانکۆ تەواو بکەم، بەڵام ئەوە بوو کە لەوێش جارێککە گیرام واتە لەلایەنی
حکوومەتی ئێرانەوە دوای بەردرا ئەو بوو کە چوومە دێ بەردەڕە 6 مانجێک لەوێ بووم جا لە زستانەکەیدا کتێبێکم نووسی بە ناوی ڕێبازی تێکۆشان کە ئێستاش لە یادمە لە کۆتاکەیدا نووسی بووم چلەی زستانێ گوندی بەردەڕەش سەر بە شاری بانە یەکەم بەرهەم ئەوە بوو کە نووسیومە بەڵام دوای ئەو کتێبە دەست نووسەکەیم لێون بوو ئێستاش لەگەڵدا بێ هەرچەند کتێبەکانی من ئەو کاتە زۆر جار بەدەست دەنووسرانەوە چەند نوسخەیان لێ دەگیرا بەڵام ئێستاش لەگەڵدا بێ نەمزانی چی لێ هات ئێستاش ئەگەر کەسێک بۆم بێنێتەوە زۆر مەمنونی دەبم. دووەمین کتێبم لە ڕووی ڕیزبەندی کاتیەوە ئەو توێژانە بوون کە دوایی لە ژێر ناونیشانی ئیسلام و ڕێچکاندا چاپکران کە لە ساڵی 1995 چاپکرا بەڵام ئەوانیش و توێژەکان لە 1970 و 1972دا ڕۆیاندا بوو ئەوانیش لە ڕووی ڕیزبەندیەوە لە پێش پوختەیەک دەربارەی ئیسلامن بەڵام دیارە دەرفەتی نووسین و پاشان چاپکردنیانم بۆ نەڕەخسا مەگەر دوای کتێبی پوختەیەک دەربارەی ئیسلام جا ئەمە دەبێتە سێمین کتێبی بەرهەمم لە چاپ لە ڕووی چاپکردنەوە ئەمیان پێشکەوت ئەم کتێبە وەکو جەنابەت گوتە دیارەکە تەمەنی دەبێتە 34-35 ساڵ یەکەمین بەرهەمی چاپکراوی من بووە ئەو کاتە من هەوڵم داوە چاک دێتەوە یادم دیارە من خوێنەرەوەیکی جدی بووم زۆرم شت دەخوێندەوە و زۆر شت لە مێشک و دڵمدا کەڵەکە بوو کە دەمیز بیگەێنە بە خەڵک جا بۆیە ناوەکەشی وایە پوختەیەک دەربارەی ئیسلام جاوە هەندێک کەس کە ورد نابنەوە لە شت ئەو کاتەدا گوما مەستا چۆن دەبێ بڵێ پوختەیەک دەربارەی ئیسلام گوتم بۆ ئێداگوت ئیسلام هەمووی پوختە هەمووی ڕێکە گوتماخر ئێوە لێی ورد نەبوونەوە من نەمگوتۆ پوختەیەک لە ئیسلام دەڵم پوختەیەک دەربارەی ئیسلام واتە پوختەیەک لەوەی لە عەقڵ و دڵ و مێشکی مندا کۆبۆتەوە دەربارەی ئیسلام نەک پوختەیەک لە ئیسلام جیایە ئەمە دەڵم خلاصة عن الإسلام نەمگوتۆ خلاصة من الإسلام بە عەرەبیەکەی وا دێتەوە پوختەیەک واتە ئەوەی کە لە مێشکی مندا هەیە پوختم کردوتەوە و لە دووتوێ ئەو کتێبەدا خستومەتە ڕوو نەک من ئیسلام پوختکەم و ئیسلام هەوی پوختە پوخت یانی ڕێک و چاک و نایاب جا ئەو کتێبە وەکو گوتم هەوڵم داوە ئەو کاتە لەو قۆناغی ئەو سای تەمەنمدا کە تەمەنم 22 ساڵ بووە هەوڵم داوە هەرچی من دەیزانم لەبارەی ئیسلامەوە لە دووتوێ ئەو کتێبەدا کە ئەو کتێبەش خۆی بریتێ لە تەفسیر و لێکدانەوەی سوورەتی الفاتحە کە من ئێستاش قەناعەتم وایە و قەناعەتێکی جدیشم وایە کە سوورەتی فاتحەش بریتێ لە خلاصە و کورتکردنەوەی هەموو قورئان کە لێم کتێبەدا تەمان تا ڕادەیەک ئاماژەم پێدا و دیارە ئەم کتێبە هەمووی لە 7 ئاەتە بڵێ لە ژێر ڕۆژنای 7 ئاەتەکەدا کە من هەر ئاەتە کۆمەڵێک ڕاستیم لێ دەرهێناون ناوم لێ ناون گەوهەر چونکە کۆی سوورەی فاتحەم بە دەریایەک داناوە کە دوایی گوتومە 33 گەوهەرم لێ دەرهێناوە هەر کام لەو گەوهەرانە ڕاستیەکی مەزنە ئەڵبەتە دەگونجێ زۆر گەوهەری کەشی لێ دەربێندرێ بەڵام ئەو کاتە من ئەوەندەم لێ دەرهێناوە جا من ئێستا کە چای پێدا دەجێڕمەوە بە تایبەتی کاک پەیوەند کە زۆر کەسم بینیوە ئێستا بڵێن ئێستا دەبینم هەموو قۆناغەکانی تەمەنمدا وەک بڵێ دوعای خێریان کردووە سوپاسی منیان کردووە دویانە بەهۆی ئەو کتێبەوە ئێمە خوا هیدایەتی داین خەڵک بینیوە کە توێتی من کاتی خۆی هەڵگری فکرەیەکی دیکە بووم یا نەیار بووم بە ئیسلام یا ناحاڵی بووم ینی نەک 1 و 2 زۆرم بینیون ئەو کتێبە کاتی خۆی 3000 نوسخەمان لێ چاپ کرد تاوان 3000 نوسخە ئەو کاتە بۆ کاتە زۆر بوو بەس هۆکار چ بوو مامەسا زۆر نازانم کەم دەرەکەوە یاخود با بڵێن ڕاستە نازانم ینی یاخود با بڵێن تینوێتی خوێنەری ئەو کاتە داواکاری زۆری لەسەر بوو دیارە چاپی دووەمیشی هەر 3000 نوسخەی کراوەتەوە خۆی خەڵک 500 نوسخە 1000 نوسخە چاپ دەکا بەڵام ئەو کتێبە واتە بە چاپی یەکەم و دووەمی 6000 نوسخەی لێ تاسە لێ بڵاو بۆتەوە ئەو کاتە داواکاری زۆری لەسەر بوو و کتێبی کوردی کەم بوون
جائیدی ئەم کتێبە ڕەنگە جەنابەت نازانم لە دوو پرسیارەکانتدا بە سەرگوزوشتە و من ویستم پرسیاری ئەوە بکەم سەرگوزوشتە و بە سەرهاتێکی زۆر لەسەر زۆر باشە با هەر یەکسەر پرسیاری ئەوە کرد مامۆستا دەڵێن هەموو کتێبێک بۆ خۆی سەرگوزشتە خۆت حکایەتێکی هەیە و بە تایبەتیش کتێبەکانی جەنابەت کە ڕەنگە هەتا زۆر جار پاڵنەرێکی ڕۆحیان هەیە پێم خۆش ئەگەر کتێبی پوختێک دەربارەی ئیسلام ینی حکایەتێکی هەیە یاخود چیرۆکێکی هەیە گرەی دەنەوە بە یادەوەریەوە بەسەر چاو وڵا هەندێک بە سەرهاتی هەن کە هەندێکیانم جاری دیکە لە بۆنەی دیکەدا باس کردوونیان تا ئێستا باس نەکردنەوە یەکی لە بەسەراتەکانی ئەوەیە کە وەکو جەنابەت ئاماژەت پێدا بۆ من پێشتریش لە ئاڵخەکانی پێشودا ئاماژەم پێدا من هیچ شتێکم وەکو هیوایەت و وەکو خۆخافڵاندن و کات بەسەربردن نەنووسیوە هەر شتێکم نووسیوە هەمووی هاندەر و پاڵنەرێکی هەبووە دافعێکی ڕوحی و فیکری و یان یا سیاسی و کۆمەڵایەتی هەبووە یعنی هەر شتێککە نووسیمە دیارە بە پێویستم زانیوە ئەم کتێبە بە تایبەتی کە یەکەم بەرهەمی چاپکراومە لە هەلومەرجێکدا نووسیمەکە تەماشام دەکرد کتێبخانەی کوردی چۆڵە لە نووسینی کوردی کە دەربارەی ئیسلام بدوێن شتی دیکە هەبوون شتی کە هەبوو تەوان کە لە بواری ئەدەب و مێژ و ئەوانە وردەوردە شت کەوت بۆ کتێبخانەکانەوە کتێبخانەی کوردی مەبەستم بەڵام من بۆ خۆم زۆر بەدوا ئەوەدا دەگەڕام کتێبێکم چنکەوێ باسی ئیسلام بکات لە هەموو بوار و ڕەهەندەکانیەوە لە بواری ئیمان و عەقیدە و ئەوەی کە پێی دەڵن جیهان بینی کە من وشەی بوون ناسی بۆ بەکاردێنم و لە بواری ڕەوشت و ئاکار و لایەنی ڕۆحی و لایەنی سیاسی و لایەنی فیکری و پەروەردەی و ئەوانە نەم دەبینین بۆیە من ئەم کتێبم کە نووسی بۆیەم نووسی کە ئەو بۆشایی پێپڕکەمەوە واتە ئەو کتێبم نووسی باسی ئیسلام بکەم بە هەموو بوار و ڕەهەندەکانیەوە واتە کەسێک کە دوای ئەم کتێبە دەخوێنێتەوە بزانێ ئیسلام چییە بزانێ ئیسلام چییە بەمانە گشتگیرەکەی بە هەموو ڕەهەندەکانیەوە نەک هەر بە باریکە ڕێکدا بڕوە باسی لایەنێکی ئیسلام کە بیرم کردەوە من چۆن کتێبێکی وە بنووسم دیارە من بەسەرهاتێکی دوور و درێژم لەگەڵ سوورەتی ئەلفاتیحە هەیە کە سوورەتی فاتیحە وەکو ئاماژەم پێدا پێشتر پێم وایە کە کورتەی هەموو قورئان لە سوورەتی فاتیحەدا کۆبێتەوە سوورەتی فاتیحە وەکو پێڕستێک وایە کە هەموو مەبەستەکانی قورئان لە نێخۆیدا کۆ کردوێتەوە بۆیش خوا سوبحانەوە تەعالا خستوویەتە ئەلبەتە خراوەتە سەرەتای موسحەف کە دوو ڕاهەن بۆ زانایان کە ئایا ڕیزبەندکردنی سوورەتەکان ڕیزکردنیان لە موسحەفدا تەوقیفیە یا تەوفیقیە یعنی واتە خوا بە پێغەمبەری فەرمووە عەلەیهی سەڵات وەسەلام ئەو پێ دەگوت تەوقیفی واتە خوا پێغەمبەری خوای وەستاندووە لەوێ ئەو سوورەتە لەوێ ئەوە لەوێ ئەوە لەوێ یاخود تەوفیقیە کە من پێم وایە هەندێکیان تەوقیفین هێندێکیان ڕەنگە تەوفیقی بوو بن پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بۆ ئیجتیهاد و بۆ چوونی هاوڵانی خوالیان ڕازی بە بەجێهێشت بن ئەوە لە کتێبی با لە خزمەت قورئاندا بین بە تەفسیل باسم کردووە جا سوورەی فاتیحە کە سەرنجی دەدەی وەکو هەموو سەردێڕ و هەموو ناو نیشانەکانی قورئانی لە خۆیدا کۆ کردبێتەوە جا من کە ویستم کتێبێک لەو بارەوە بنووسم گوتم باشترین شتەوەی کە من ئەم سوورەتە مەزنە تەفسیر بکەم کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە صەحیح بوخاریدا دەفەرمێ گەورەترین سوورەتی قورئانە گەورەتی سوورەتێتی بەتاکید لە ڕووی قەبارەوە نا سوورەتی ئەلبەقەرە 286 ئایەتە و سوورەتەکانی کە هەیە 100 زیاتر و 250 بەڵام ئەمە 7 ئایەتە لە ڕووی نێوەڕۆکەوە لە ڕووی نێوەڕۆکەوە گەورەترین سوورەتە لە ڕووی پێگە و پلەپایەوە کەواتە یەکەم بەسەرهاتی ئەم کتێبە ئەوەیە کە من ویستم بۆ خوێنەری کورد شتێک بنووسم کە باسی ئیسلام کا بە شێوەیەکی گشتگیر ئەوە یەک بەسەرهاتی دومی ئەو کتێبە ئەوەیە کە من دوای ئەوەی ئەو کتێبە منووسی ئەوجا کەوتینە مشوری چاپکردنی کە ئەو کاتە دائیرەی ڕەقابە لە بەغدا ینی
کەموە هەبوو کتێب جەبدا ینی بهێڵە چاپ بکرێ مەگەر لیان لا دەبرد لیان کەم دەکرد دووبارە دەبوو وەکو لەگەڵ ئیسلام ڕێزەکان وایان کرد بەس ئەم کتێبە خوا سوبحانەوە وتەعالا وەکوڵێ دەروێکی خێری لێکردەوە ئەمە دیارە ئەو کاتە ناسرااو نەبووم وەکو نووسەر لە هێندی شوێن دەناسرام بوو تاروشتم دەدا دەگەڕام جەو لەم دەکرد بەڵام وەکو نووسەر ناسرااو نەبووم ئەو کتێبەی من خوا و ڕاستان دائیرەی ڕقابە دەیداتە مامۆستا شێخ عەبدولەتیفی واژەیی هەزار ڕەحمەتی خوای لێبێ و خوا پلۆپای بەرزکە کە دواتر بوو بە دووەم ڕابەری گشتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە دوای مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی خوا لەویش خۆش بێ پلۆپای بەرزکە ڕۆژێک کاک مەلا سەلمان کە ئەو کاتە گەیلانمان پێدەگوت لەگەڵ کە عەبدولباستی کوشنچی کە ئێستاش ماوە لە هەولێر ئەو دووە هاتن ئەو کاتە من لە بنگرد وتاری جومعام دەدا بە سۆپەرێکی سپیەوە هاتن کە دیارە سارەکە هی کاک عەبدولباست بوو دیارە من لە وتاری جومعام هەبوو ئەوانیش هاتن لە وتارەکە دانیشت و دوای چووینە ماڵێک و نانمان خوارد و وتیان ئێمە لە هەولێرە بۆ لای تۆ هاتووین ئەلبەتە گەیلانم دەناسی مەلا سەلمان من بە کە عەبدولباستیشم هەربینی بوو گوتم فەرمون وتیان وەڵا ئێمە مامۆستا شێخ عەبدولەتیف واژەی ناردوینە بە دوای تۆدا پێم عەجایب بوو منە مامۆستا عەبدولەتیفم نەبینی بوو وگوتم بۆچی خێرە ئەو کاتە مامۆستا عەبدولەتیف مامۆستای زانکۆ بوو دائیرەی ڕقابەی بەغدا پرسی بوویان چێ شارەزایە و ئەوانە مامۆستا عەبدولەتیف ئەو کاتە ماستەری هەبوو لأصول فقهدا التعارض والترجيح بين الأدلة الشرعية رسالة ماستر نامەکەی دابوو یانە مامۆستا عەبدولەتیف و پێما بێ دابوو یانە مامۆستایەکی دیکەش نازانم ئەو چێ بوو بەڵام گرنگی مامۆستا عەبدولەتیف گوتبووی کە کتێبەکەی خوێنبەوە بینی بووی گوتبووی دەمەوێت نووسەری ئەو کتێبە باسی کردبوو کاک مەلا سەلمان و کە عەبدولباست دیارە وتیان وەڵامە دەیناسین دڵە دەبێت بچن پێم خۆشە بیبینم ئیدی ئەو بوو بە دوام داهات من لە بنگرد ئەو کاتە ماڵمان لەسەر سیام بوو تازە خێزانم پێکەوە نابوو چکە لە 84 چاپ کراوە گەنا لە 83 نووسراوە هاتم بۆ لایەن کە مامۆستا شێخ عەبدولەتیفم بینی وتی جەنابەت ئەو کتێبە نووسیوە وتم بەڵێ یعنی بەڕاستی جەنابەت ئەو کتێبە نووسیوە دیارە ئەو کاتە بڵێن من سەر ڕوشم ڕێک نەکەوت بوو تەمەن 23 ساڵ و گوتم بەڵێ مامۆستای بەڕێز با دابنیشین دانیشتین و وتی وەڵاهی من ئەو کتێبەی تۆم خوێندەوە زۆر پێی سەرسام بووم هەزار ڕەحمەتی لێبێ بەس پێم عەجایبە تۆ ئەو کتێبە نووسی بێ وتم ئاخر بۆ بڵێ کتێبەکەی زۆر پێرە من گەورەتر بوو یاخۆ شتی زۆر تێدایە شتی زۆر گرنگی تێدایە تۆ دیارە شتە زۆر خوێندوێتەوە خۆی نەحەقیشی نەبوو تۆ دیارە شت زۆر دەزانیت و وەڵی مامۆستا ئیدی خوای پەروەردگار نێشتی فێر کردوم و گوتی بەڕاستی من ئەو کتێبەم هەموو خوێندوێتەوە منیشان ڕاست پاردووە لەسەری بنووسم وەکو خەبیر کە ئایا چاپ بکریان چاپ نەکرێ وتیجا ئەوە بەڵێ خۆشتیشی زۆر تێدایە کە ڕەنگە حکوومەت پێی ناخۆش بێ بەس منەوە موافقەی لەسەر دەنووسم و لەسەریشی دەنووسم تەعضیدیش ئەمیشتم تەعضید یعنی چی تەعضید یعنی پشتیوانیکردن وتی ئەگەر بنووسی تەعضید یعنی هاوکاریت کەن بۆی پارەت دەنێ پێی چاپ بکەی خۆ تۆ پارەت نییە ناوەڵی چ منیە ئەو کتێوە ئەوە کتێمەڵاوە زۆر باشە خەبیرەکەی دیکەش بەخوا ئێستا لە یادم نەماوە چێ وەڵام لەما بێت دوان بوون وڵای دی لەگەڵ لەو کاتە لەگەڵ مامۆستا شێخ عەبدولەتیف هەزار ڕەحمەتی لێبێ یەک دیمان ناسی و دیارە زۆر پێی خۆش بوو ئەو کتێبە زۆر گرنگە و پێویستە چاپ بکرێ و ئەوانە کوتی لەسەریشم نووسی و هاوکاریت کەم بەڵام دیار هاوکاریان نەکردم پارەم بۆ قەرز کرد 1000 دینارم بۆ قەرز کرد پێمان چاپ کرد ئەوە بەسەرهاتێکی دیکەی ئەم کتێبە ئەو کتێبە تەمەن لە ماڵی خۆمان نووسیوە لە ماڵی بابم ئەو کاتە من دیارە هاوسەرگیریم نەکرد بوو لە ماڵی بابم بووم هیچم نەبوو لەسەری بنووسم خۆ کاتە وەکو ئێستا نەبوو مێز و کورسی و شت زۆر بێ و دایکم خوانەیەکی هەبوو پرنەشی پێ دەڵێن ئەوەی هەنگوتشی لەسەر پان دەکەنەوە لە سەی دەکەنە نان و دوای بە سێڵی دادەن لەسەر ئەو پنەیە دەبنووسی ئەمە پنەی پێ دەڵێن یا خوانەی پێ دەڵێن ئەوەی کە جا ئێستاش لە یادمە ڕۆژێک دوو برادەرم هاتن مامۆستا مەلا ئیبراهیم مەمەنداوەیی کە ئێستاش لە حاجی ئەوایە خەتیبە لەگەڵ کاک حاجی خدرە قەرەکە ئەو کاتە دیارە حەجی نەکرد بوو دیارە کاک
خدرەقەرە لە کاک مامۆستا ئیبراهیمی پرسیوە ئەرێ جەماعەتی یەکێتی زۆر باسی فڵان کەس دەکەن، باسی دەکەن، دژاتی دەکەن، دەڵێن ئاوا ئەوە تۆ نایناسی؟ کاک مەلا ئیبراهیمیش دەڵێ بەرێوڵا خۆ برادەرمە پێکەوە بووین لە پاکمانگای ئیسلامی، دیارە چەند ساڵێک لەم بەتەمەنتر بوو، وەڵا دەڵێ پێم خۆشە بیبینم. جا کاک خدر ئێساش دەجێڕێتەوە حاجی خدر دەڵێ کە هاتم لەسەر ئەو پنێ دەتنووسی، لەسەر ئەو خوانەیە، دەڵێ گوتم برایم ئەوە هەروای پێ دەگوت ڕەفیق برایم ئەوە فڵان کەسە، گوتم بەڵێ، دەڵێ گوتی بەڵێ. لەوێ تەمان لە ساڵی 1970 دیار و کاتە کە هاتوو من لە گەرمەی نووسینی ئەو کتێبەدا بووم. دەگونجێ ئەوەی خۆم هەڵکۆڵم، ذاکرەی خۆم هەڵکۆڵم زۆر بەسەراتی دیکەش لەسەر ئەو کتێبە بێنمەوە، بەڵام بۆ ئیکتیفا بکەین. دیارە الحەمدوللا پنەکەی دایکیشت دایکی ڕەحمەت بەرەکەتدار بوو، بەرەکەتدار بوو ماشەڵڵا. ئەو نانی لەسەر پاندەکەدەم کتێبم لەسەر نووسی. مامۆستا ئەگەر بگەڕێینەوە بۆ پەیوەندی نێوان نووسەر و کتێب، یاخود با بڵێن نووسەر و دەق، و پەیوەستی کەینەوە بە تەمەنی لاوی و گەنجێتیە کە تۆ وەکو دەگوتریا 22 لە وێنە لە 22 لە 23 ساڵی ئەم کتێبە نووسیوە. ئەم ینی چ پەیوەندیەکیان بە یەکەوە هەیە، ینی نووسەر و با بڵێن دەق، یاخود با بڵێن گەنجێتی و دەق، ینی ئەم پەیوەندیە چۆنە؟ کاک پەیوەند من پێم وایە ئەگەر خوا سوبحانە وتەعالا بێوێت لوتف لەگەڵ کەسێ بکە، بەهرەمەندی بکات لە سەرتاوە دەستی دەگرێ و هیدایەتی ئەدا و دەیخاتە سەر ڕاستەڕێ. بەڕاستی من زۆر طبعا هەرچی لە ژیانماندا هەیە لە چاکە وما بیکم من نیعمەت فەمین الله. دیارە من پێشەوەی ئەو کتێبەش بنووسم لە یادداشتەکانی خۆشم دانووسیومە، من لە یاد بدێ لە خۆناغی سەرەتاییەوە لە 3 و 4 سەرەتایی من دەستم بە نوێژ کردووە و ڕۆژوشم دەگرت. لە سەرەتاوە تێکەڵ بووم لەگەڵ دینداری و مسلمانەتی و ئەو ئاکار و ڕەفتارانەی کە مسلمانەتی دەیخوازێ بەپی تێگەیشتنی خۆم و بەپی ئەو ژینگەیە کە تێدا دەژیان. جا لە سەرەتاوە من زۆر مەبەستم بوو، زۆر خەمم بوو کە خەڵک تێبگەێنم. لە تەمەنی کە تازە بڵێن دەکەوتمە قۆناغی باڵغ بوون و پێش باڵغ بوون و ئەوانە، ئەو کاتە دیارە من لە دوی پەیمانگای ئیسلامی بووم لە سلێمانی. هەر لەو کاتەوە کە لای مامۆسایەکان شتێک فێر دەبووم کە بە سایرە دەهاتمە بۆڕانیە، هەوڵم دەدا لە ناو سایرەکەدا ئەگەر پاس بواە، ئەگەر ستێشن بواە و کاتە ستێشن هەبوو، ئەگەر تاکسی بواە، هەوڵم دەدا قسەیان لەگەڵدا بکەم، چیم وەرگرتووە بەپی پێویستی خەڵکەکە کە لەگەڵیاندا سوار دەبووم بۆیان باسکەم. جا من پێم وایە ئینسان ئەگەر لە سەرەتای تەمەنیەوە خۆی پەروەردگار دەستی بگرێ، دوایی ئەوە زۆر کاتی بۆ کورد دەکاتەوە. واتە ئەگەر لە سەرەتاوە خوا بتخاتە سەر ڕاستەڕێ و بەولاولادا نەچی، هیوا هەیە دەڕوا سەرێکی دەڕوا بە هەتڵە دەبێ دوور دەکەوێتەوە، دەدوارە ماوەیەکی پێدەچی هەرە تا دەگەڕێتەوە، دوای ماوەیەکی پێدەچێت تاکو خۆی پاک دەکاتەوە لەوەی کە پێوە گرفتار بۆ، جا لە فیکری خراپ، لە ڕەوشتی خراپ، لە ئاکار، لە عادەت و نەرێت. من بەڕاستی لە سەرەتا خۆی لەو شتانە پاراستمی. ئەوەی کە عەتاءڵڵای سکەندەری عاریفێکی گەورەی میسریە دەڵێ من لم تكن له بداية محرقة لا تكون له نهاية مشرقة. هەر کەسێک سەرەتایەکی گەرم و سووتێنەری نەبێ، کۆتاییەکی پڕشنگداریشی نابێ. بۆیە من لێرەوە تەمەکە ژەنە باسی گەنج و لاو و نووسین دەکەی، من لێرە ئامۆژگاری گەنجەکانمان دەکەم بە کوڕ و کشەوەکە لەو سەرەتای تەمەنیانەوە هەوڵان کەسایەتیەکی پتە و مەحکەم بۆ خۆیان داڕژن لە ڕووی فیکری، لە ڕووی ڕوحی، لە ڕووی ئیمانی، لە ڕووی ئاکاری، لە ڕووی کۆمەڵایەتی، لەو سەرەتایەوە خۆیان داڕێژن. دوایی ئەوە زۆر یارمەتیداریان دەی بۆ قۆناغەکانی دیکەی تەمەنیان. مامۆستا ببوور ئەگەر پرسیارێ بکەم لێرە هەر پێوەست بەوەی کە جەنابەت بۆی وەڵامەکەشت ئەگەر درێژ بکەیتەوە گرفت نابێ، ینی کەسایەتی نووسەر ئەتوانێت بچێتە ناو تێکستەوە، ینی خوێنەر هەستی پێ بکە، ینی بە مانایەک لە مانایەک ماناکان ئەبێ بەو شوناسەی کە
دواتر خوێنە لە ڕێگای مەسەلەن نووسینەکەەوە بیناسێتەوە ینی قسەکەمان لەسەرەوەی جەنابەت وەکو ئامۆژگاریە گەڵی ئاگیان لە کەسایەتی خۆیان بێت لەم سەرەتای و کەساتی خۆیاندا ڕێژن واروها سەرەتایکی زۆر زۆر گرنگە بەبەسم وەیە ینی نووسین وێنای کەسایەتیە کات من پێم وایە قسەی مرۆڤ نووسینی مرۆڤ هەڵسوکەوتی مرۆڤ هەڵوێستی مرۆڤ لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی کۆی هەڵسوکەوتەکانی مرۆڤ چ دەرونی بن چ بیسراو بن چ بیندراو بن چ بەرهەز بن چ نابەرهەز بن ئاوێنەیەکن بۆ تێدا دەرکەوتنی کەسایەتی ئەو مرۆڤە هیچ گومانی تێدا نییە یعنی من زۆر لە جار دەڵێم قسەی مرۆڤ بەشێکە لە کەسایەتی مرۆڤ کردەوەی مرۆڤ بەشێکە لە کەسایەتی مرۆڤ هەڵوێستی مرۆڤ بەشێکە لە کەسایەتەکەی هیچ گومانی تێدا نییە کوردواری خۆمان ناڵێن گۆزەچی تێدابێ ئەوەی لێ دەڕژێ کوردەواری خۆمان دەڵێن دڵ گۆزەیە و زمان کەوچکە ینی ئینسان چی تێدا بێ بە زۆری وایە ئەگەر ئینسان حاڵەتێکی تەندروستی هەبێ وایە خۆ بەڵێ دەشگونجیە ئینسان قسەی باش بکە و کردەوەی خراپ بێ ناخێکی پیسی هەبێ بەڵام ڕواڵەتێکی جوان پێشاندا ببێتە دوورکوژی نزیک خەسار یاخود ڕواڵەت جوانی نێوە ڕۆگبێران بەڵام ئەگەر ئینسان خاوەنی کەسایەتیشی تەندروست بێ ئەوە بە زمانی دەڵێ کە لە دڵیدایە و دوای ئەوەش کە دەیڵێ هەوڵ دەدا کاری پێ بکە بەڵێ بێگومان تێکست و نەک نووسین قسەی مرۆڤ و نووسینی و کۆی هەڵسوکەوتەکانی ئاوێنەیەکن کە کەسایەتی ئەو مرۆڤیان تێدا دەردەکەی و بەرجەستە دەبێجا مەبەستمەوە کە ئەو کاتە من کە سەرگەرمی نووسین بووم ئەڵبەتە من هەر نووسین نەبوو خۆ من تا شتێکم دەنووسی دەیان و تارم دەدا دەگەڕام جەولەم دەکرد دەرسم دەگوتەوە خەڵکم کۆ دەکردەوە یعنی ئێستاش کەسانێک کە ئەو کاتە خوا لەسەر دەستی من هیدایەتی داون ئێستاش دەژێڕنەوە کە هەیان بۆ مەشروب خۆر بۆ هەیان بوو بەلاڕێدا ڕۆیشتووە بەولاولادا ڕۆیشتووە هەتڵە بوون ئێستاش بڵی سوپاسی خوا دەکەن کە ئەوانەی کە بە حکمی ڕەفاقەت و دراوسێتی و نزیکی و هاوشاری یاخود کە پێکەوە خوێندومانە یا بە حکمێک لە حکومەکان بەیەکەوە نزیک بووین بڵین سوودم پێگەیاندون واتە قەزەکەم هەرەوە نەبووە من هەر نووسین بێ بۆیە لە سەرەتاوی گوتم من نووسینی وەکو میهنە نەکردووە بەڵکو نووسینی وەکو ئامرازێک هەروو چۆن موتار و دەرزگوتنەوە و ئەوانەشم هەمووی ئامراز بوون بۆ من کە ئەوەی کە لە ناخمدا بیگەێنم و سەرنجام ئەو کۆمەلگا و دەور و بەرەی خۆمی پێ چاکەم پێ بگۆڕم پێی و ئەوا لێ بکەم کە پێم وایە خی پەروەردگار وای پێ چاکەوە ئەو مرۆڤانە ئاوا بەختەوەردە بەڵێ مامۆستای مازانی کە جەنابەت لە ساڵی 1970 کتێبی پوختێک دەربارەی ئیسلامە نووسی بەڵام لە 1940 چاپە بێت و دەشزانین ساتەوەختی ڕژەمی باسە باسیش لەو کاتەیە کە ئەمازانی کە بە تایبەتی بۆ ئەوەی کە پێکوترێت چاپەمەنی یعنی ڕقابەتێکی زۆر باوەڵم بەهێزی هەیە بەڵام وەکو جەنابەت ڕوونت کردەوە لە ڕابردووە وتت قەدەری خواوا بوو کە هینەکەی جەنابەت ڕقابەتەکەی گەشتە لای مامۆستا شێخ عەبدولەتیف ڕەحمەتی خوای لێ بێ خۆ ئەگەر ڕقابەتی لە چاپکردنانە بوو بێ ڕقابەتی لە دڵنیام لە خوێندنەوە هەبووە لە چاودێریکردنیە ئەوە کە وەختێک دەرەچێ چێم کتێبا خوێنێتەوە چونکە ئەم پوختێک دەربارەی ئیسلام ڕاستەکەی باڵێن سوورەتی فاتیحە لەو قاڵبە با بڵێن زیهنی و هۆشێکی و ئەوانی کە تایبەتە بە عیبادەت دێنێتە دەرەوە دەیخاتە قاڵبێکی حەرەکیەوە من دڵنیام لەوەی کە ینی با بڵێن ینی ئەوانەی کە ڕقابەتی کتێبەکەن نووسینەکەن لەمە زۆر باشتەیەگەن بۆیە مامۆستا شێخ عەبدولەتیفی وتوێتی شتی زۆر تایە بەڵام مامۆستا ئەگەر لە خودی چاپکردنەکە با بڵێن حکایەتێک نەبێت لەوەی کە چۆن با بڵێن ڕقابەیان کردووە ئەی تۆ شتێکت بیست بێت لەسەر خوێندنەوە بەڵە زۆرم بیستووە بۆیە مامۆستا حەسەنی کوردی ئێستا لە ئەمریکایە مامۆستا حەسەنی چەمسەماڵی کە مامۆستای کوردی بوو دیارە لە ئێمە بەتەمەنتر بوو بەڵام ڕەفاقەت و دۆستایەتیمان هەبوو لەلایەن ڕژەی بەعسەوە گوتی و گیرام ئەوەی کە لە سەری محاسبە کرام و زۆریش ئەشکەنجە دراوە یەکێک لە شتەکان ئەم کتێبی پوختەی دەربارەی ئیسلام بوو یەکێکی دیکەیان ئیسلام و ڕێچکان بوو دیارە و دوو کتێبی منی هەبووە گوتی زۆر عەزیەتیاندام ئەو دوو کتێبانەت بۆ هەیە ئەڵبەتە ئەو کاتە من
پێشمەرگە بووم لە چیا بووم کە مامۆستا حەسەن دەگیرێ و زۆر ناڕەحەت دەکرێ و زۆر شتی بۆ باز دەکردم خوا پاداشتی داتەوە ئەڵبەتە خوا بیشی پارێزێ لە هەر شوێنەکەیە و خەڵکی کەشم هەر بینیوە بۆیان جێڕامەوە بەسەر هات کە هاتوون ماڵەکەیان پشکنی و ئەو کتێبانیان بینیوە لەسەر ئەو کتێبانە گرتویانە دیارە لە سەرەتا ئەو کتێبە قاچاق نەبوو بەس دوایەوە کە من خۆم کە خاوەنەکەیان قاچاق بوو ئەمجا کتێبەکەشە قاچاق کردو هەر کەسێ ئەو کتێبیان لا بینیوە وەکو بەڵگەیە وەکو دیکۆمنتێک لەسەری بە زیانی بۆیان حساب کردووە وەکو جەنابەت لە پێشێکەکەدا ئاماژەت پێدا کە ئەو کتێبە زۆرجار لە بنهانگڵی ئارەقاوی و بەڵکو زۆر جار شێردراوەتەوە لە بنگلی خراوە و دوای ڕەنگە تا دەریاهێناوەتەوە لە کار کەوت بێ ڕزی بێ و بەڵێ ئەو شتانم زۆر بیستووە چکە ئەو کاتە کە دوایەوەی ئێمە بووینە پێشمەرگە و چوینە چییە دیارە هەم ئەم کتێبە هەم دوای ئیسلام و ڕێچکان بەڵکو هەم کتێبی یادی خوا کە سێهەم بەرهەمە بە ڕسمی چاپ کرابێ کاتی خۆی ئەو کاتە من لە گەڵووی ماخۆ بەزنام بووم کە یادی خوا یادی خوددا چاپ کرا سێهەم بەرهەمم بوو ئەویش بە هەمان شێوە کە کتێبێکی زۆر ڕوحی و باسی یادی خوا دەکایانی لە کتێبێکی ڕوحانیە بەڵام هەموو ئەو شتانی کە کتێبەکانی من بوون دیارە دواتر ئەوانش کە لە چیا چاپ دەکران لە چاپخانەی گردی ڕەمکان یا چاپخانەی دوای ناومەلە شەهیدان لە قەڵاتوکان لە خدراوێ دیارە هەموو شتانێک کە پەیوەندیان بێمە بۆ کاسێتەکان بە هەمان شێوە خەڵکیان لەسەر گیرا و خەڵکیان لەسەر سزا و ئەشکەنجە درراوە مامۆستا یان لەو بارانشتم زۆر بیستوە بۆ جێڕدراوەتەوە بەڵێ با قسێکی لەسەر چاپخانە بکەین چاپخانەی شەفیق لە بەغدا بەڵێ زۆر جا کتێبەکان بۆ خۆیان چیرۆکیانەیە وەکو یادەوەری لە چاپخانەکانە ڕاستە ئەم چاپخانەی کە جەنابەت ئەم کتێبە لە چاپ کردووە هیچ چیرۆکی چی یاخود وڵن یادەوەری چی نییە بە ئەم جارێ من دەبێت هەزاران ڕەحمەت بنێرم بۆ کاک محەممەدی مەلا برای ماغای مەرگەیی خوا پاداشتی دات کە بە گەنجی وەفاتی کرد زاوای کاک حاجی مەجید کەسایەتێکی ناسرا بوو تەوان هەردووچیان لە خزمانی میراودەلین ئەو کاتە ماڵیشی و دوکانیشی هەبوو لە بەغدا ئەلبەتە چەند برایەکی هاوکاریان کردووم لەو ڕۆژانەدا کاک هیوا مەرگەیی کە نوێنەرمانە لە تاران گوتی مامۆستا نایەتەوە یادت ئێمە چەند گەنجێک بووین هاتین بۆ لات ئەتۆ ئەو کاتە ئەو کتێبەی پوختەیەک دەربارەی ئیسلام دەتەویست چاپی بکەی ئێمە بەڵام دەتگوت دەبێ بە جۆرێکی جوان بنووسرێتەوە بۆ چاپخانە ئێمە چەند گەنجێک بووین وەرن هەر سەرشتم بۆ بنووسن داخوا کامتان خەتتان خۆشترە دەڵێ مەش هەرەکەی چەند شتێکمان نووسی دوای تۆ خەتەکەی منت لە هەمان پێجوانتر بوو گوتت تاوان کاکیوە کە ناوی عەبدولواحیدە گوتت کاکە تۆ بۆم بنووسەوە دەڵێ من کتێبەکەم من نووسیەوە تۆزێکم مابوو عەبدولواحیدی برات هات وتی کاکە گە کتێبەکە تەواو کردووە ئەگەنا بم دەیە کاکەم دەڵێ بچۆ بیهێنەوە دەینەرم بۆ بەغدا ئەوەندی کەما بۆ خۆی دەینووسێ دەڵێ میش تۆزێکم مابوو تەمانەوە لەو ڕۆژانە کە تەلەفۆنی گەڵکوتی ئەو یادەوەریت لایە دیارە بیستوی کە بنووسین و یادەوەری وتم ناوەڵا لە بیرمە کە ئەو کاتی من ماڵم لە سەرسیان بوو خەڵک زۆر دەهات ئێوەشم لە بیرە بەڵام تۆ ئەو کاتە تەمەنت چەندە بووتی وەڵا ئەو کاتی 13 ساڵ شتێکی وا بوو بەڵام گرنگەوەی من ئەو کتێبم بۆ نووسیەوەوانە خاوەنی ئەو کتێبخانەیە کاک پەیوەند کابرایەکی نەسڕانی بوو کرێکارەکانیشی هەموو عەرەب بوون ئەوەنی کە بڵێ ئیشیان تێدا دەکرد تەبەن ئەو کاک محەممەدی مەلا برای ماغا هەزار ڕەحمەتی لێبێ ئەوە دیار بوو دەیناسی یا دەیناسی یا پرسیویەتی کە ئەوە کتێبخانەیەکە و خەڵکی دیکەش ئەگەر تێبینیت کردبێ ئەو کاتە کە کتێبی کوردی چاپ دەکران لە چاپخانەی شەفیق کتێبی کەش لێوە چاپ کراون دیارە کاک محەممەد گوتی مامۆستا ئەوە فڵان کەس ئەو چاپخانەیە هەیە و چوین بۆ لای و قسەمان لەگەڵ کرد ئەمی وتم باشە جا ئێوە خۆی عەرەب و کرێکارەکان هەم عەرەبن چۆن چاپی دەکەن ئەو کتێبە کوردی وتیان تۆ وەرە دەبێت بڕگە و شەوشە پێشانمان دەی ئێمە تۆ چۆنت دەوێت وای تایب دەکەین ویدی دیار بوو بەو شێوەیە دەرچوو کە جوانیشان تایب کردووە لە قەدەر حاڵ جا من ئەلبەتە لە چاپی یەکەمی لە بەرجی پشتەوەی سوپاسی چەند کەسێکم کردووە لێرەوە یادیان بکەمەوە باشە مامۆستا حەسەن بابەکر
کە گوتیمە حەسەن بابەکر بۆسچێنی ئەو یەکێک لەوانەیە کە بە زۆرێک لە زۆرەکان هاوکاری کردوم خدر عەبدوڵڵا قەرە کە حاجی خدر تاوان ئەو وەکو بێتەوە یادم من 1000 دینارم بۆ ئەم کتێبە بۆ چاپکردنی قەرز کرد 500م لە کاخدر قەرز کرد 500 لە یەکێکی دی یەکی دیکە لە کاک محەممەدی مەلا برایماغە کە باسم کرد یەکی دیکە لەوانە بەکر غەریب کاک مامۆستا دستا دکتۆر سید بەکر غەریب یعنی کە لێرە لە هەولێرە یەکی دیکە کاک مستفا سید مینە ئەویش نازام لە چڕێکەوە هاوکاری کردم خوێندوویەتەوە تێبینیشی هەبووە لە یادم نییە لەگەڵ خاوەنی چاپخانەی شەفیق و کرێکارەکانی سپاسی هەمویانم کردووە وەکو وەفایەک جا من جاجار کە دەچووم دیارەخۆ کاتی ویست هەتا و کتێبە تایب کراو هەم ئەو کاک محەممەدی ڕەحمەتی و کاک بەکر حەمە سەدیقمان هەیە محامی کە 4 ساڵی بێکەوە بووین لە ئەنجومەی نوێنەران ئەویش تەبان بەنسبەت ئەم کتێبەشەوە بەنسبەت ئیسلام ڕێچکانیشەوە دەڵە بەشێکی کاک محەممەدی مەلا برایمەخە دیارە ناسیاوەتی لێگەڵیاندا هەبووە دەیدایەوە من پێیدا دەچوومەوە بۆ هەڵەشنی و ئەوانە ئەویش هەر دەوری تێدا بینی و ڕەنگە خەڵکی کەش هەبوو بن خۆمە کارەکەم بەوانە دەڕۆیی کارەکەمان خۆ کاتە خەڵکیەکی حیزبێک نەبوو شتێک نەبوو هەر ئەو دۆست و ڕەفیق و ئاشنایەنە کە هەر کەسە هەوڵ و هیمەتی خۆی لەلایەکەوە لە قۆڵەکەەوە دەستباری وەگربین خۆ پاداشتیانداتەوە واتە زۆر کەس خێر و پاداشی چۆتە ناو ئەم کتێبەوە بەتەنشیت مامۆستا لە هەردوو چاپەکەیە جەنابەت خۆت پێشەچیت بە کتێبەکە نووسیوە هەرچەنە ئەو کاتە وا دەزانم ینی باوا بڵین کتێب خەڵکی ناودار پێشەچیان بۆ نووسی یا مەسەلەن باسییان نەکرد چۆنە ینی پوختەیەک دەربارەی ئیسلام لە کاتی خۆیان شانسی ئەوەی نەبووە کە کەسێکی تر پێشەکی بۆ بنووسێ وەکو ئێستا دێتەوە یادم ئەو کاتە بڵێ هەر نووسەر کەم بوون خەڵکی وان نووسەر و ناسرا و ئەوانە تا من بۆ هۆی ناسراوێتی ئەو نووسەرەوە یا ئەو کەسایەتی وە کتێبەکەم بناسیێنم یا من پیان ئاشنا نەبووم تێکەڵیم لەگەڵیاندا نەبوو ئیدی وا هات ئەگەر نادوایی تەماشا دەکەی ئیسلام و ڕێچکان کاک مستەفای سەیدمینە پێشەکی بۆ نووسیوە کە ئەویش دیارە هەروەکو خۆم هاوتەمەنی خۆمە وە نەبێویش ناسرااو بوو بێ بەڵام وەگوڵی داوام لێ کرد ئەجا پیاوێکی نووسەر و ئەدیبە داوام لێ کرد یا خۆی پێی خۆش بە یا من داوام لێ کرد گرنگە ئەو پێشەکی نووسیوە ئیدی جگە لە پێشەچێکی ئیسلام و ڕێچکان هیچ کتێبێکی دیکەم داوام لە کەس نەکردو پێشەکی بنووسێ جاری وهەیە داواشم کردووە بۆ وێنە ئەو کتێبەی کە لە زیندانی ئەمریکایەکان دانووسیم ئەو مۆسوعەیە الئیسلام کەما یەتەجەلا فی کتاب الله داوام لە هەندێک کەس کرد بڵێین لە هەندێک لە زانایانی عەرەب بەڵام هەندێکیان دەنگمان نەیانگەیشتی هەندێکیان گوتیان جا دەبێ مەکتێبەکە هەمووی بخوێنینەوە ئێستا دەرفەتی ئەوەشمان نییە ئیدی هەڵ نەسووڕە گرنگەوەی ئەو کاتەوە هاتووە کە هەر خۆم پێشەچیم بۆ نووسیوە و کوردەواری خۆمان دەڵێن دەروێش دەزانێت چی لە کەشکۆڵێدایە بۆ خۆم لە هەموو کەس باشتر زانیم ئەو یەکەم بەرهەم چاپ کراوم چی تێدایە بۆیە خۆم پێشەچی مامۆستا پوختەیەک دەربارەی ئیسلام وەکو یەکەم کتێبی چاپکراوی تۆ تا چەند ئەبێ بە هەڵگری شوناس و ناسنامەیەک بۆ تۆ چووکە تەسەوڕەکەم دوای بڵاوبوونەوەی ئەم کتێبە وەختێک کە خوێنەواران ئەی خوێندنەوە تۆ لە دوای ئەو بەروارە ینی باوا بڵێم چالاکیەکانە زۆرترە بێ ینی لە کۆمەڵێک باوا بڵێن بۆنەی جیاوازە ئابێنرێ و ناوی مامۆستا عەلی باپیر باوا بڵێن ناوێکە بروزەکان ڕۆڵ بۆڵێت تا چەند پوختێک دەربارەی ئیسلام بەشدارە لەو شوناس ناسنامە وڵا بێگومان بەشدارە چونکە دوای ئەو کتێبەکە 3000 نوسخەی لێ چاپکرا وە زانیاریشم هەیە کە کەسێک هەبووە نوسخەیەکی لابووە دە 12 ڕەفیقی دیکەی لیان وەرگرتووە یعنی خۆ ئەو 3000 نوسخەیەوە نەبێ 3000 کەس خوێندویانەتەوە لەوانی هەزاران کەس خوێندویانەتەوە یعنی من بیستومە کە لە گەڕەچێکدا نوسخەیەک هەبووە لەمە دوایی ماڵۆماڵی کردووە دەستا و دەستی کردووە چونکە بە تایبەتی دوایەوە کە من لە ڕژێم قاچاق بووم چونکە هەر 3 ساڵ دوای ئەوە من 2 ساڵ دوای من لە ڕژێم قاچاق دەبم تاوان دوای چاپکرانی ئەو کتێبە 2-3 ساڵ بەڵکو هەر دوای ئەم کتێبە
ساڵێک دوای ئەوە من کە لە ماڵ چۆ سەرسیان لە 84 من لێوێ بووم هەرو کاتە بۆ خۆم دڕژەم خات شاغ بووم دوای ئەوە کە هاتن دیارە دایری ئەمن کە من بچم سەردانیان بکەم و نەچوم ڕەفزم کرد و تەڵیان بۆ دانابم بمگرن ئەوەش کە بەسەر هاتێکی هەیە لە یادداشتەکانی خۆمدا چەند مەڵەوەی لە خەرمانی تەمەنم باسم کردووە هەر لەو کاتەوە دوای من لە سەرسیان هەڵقەنام چۆن بۆ گوندی گەڵووی ماخۆ بزان کە هەندێک کەس بایزانم خەڵکی ئەوێم لە حاڵێکدا کە هەم چوونم بۆ سەرسیان لە ڕاستیدا خوا پاداشتی ماڵی حاجی ئاغای سەرسیان و کوڕەکانی بدات و حاجی عەباس و کاک حوسێن و کوڕەکانی دی لەوێ حاوامەوە ئەو کاتە من خەڵکێک لە لایەنە سیاسیەکانیش هەر دژایەتی دەکردم و هەڕەشەی لێ دەکردم بە تایبەت کە ئیسلام و ڕێژکانم نووسی کە هەر لەمەشدا دیارە بەرپەرچی مارکسیزم و ئەوم داوەتەوە بەڵام لەوێدا بە تایبەتی کەوتنە هەڕەشە و گوڕەشە دوای ئەوە بوو کە من کەواتە هەم لایەنی هەندێک لایەنە سیاسیەکانەوە مەترسیم لەسەر بوو هەم لە لایەنی ڕژێمەوە ئەوە دوایی لەوێ هەڵقەنام چوون بۆ گەڵووی ماخۆ بەزدان جا دوای ئەوە من ئەو تەبان خەڵک وردە خوێنەران و گەنج بە تایبەتی و مامۆستایان کەسانی کە سەر و کاریان هەبوو لەگەڵ کار و چالاشی ئیسلامی و پرۆژەی ئیسلامی و هۆشیاری ئیسلامیدا ئەلبەتە هەم کتێبەکان و هەم گەڕانی مەیدانیشم من زۆر بوو کاک پەیوەند مەگەر چۆن دەنا ئەو شوێنانەی کە دەستم پیان گەیشت بێت لە دەڤەری سلێمانی دێهاتی پشدەر و مەرگە و بیتوێن و پاشان ئاکۆیەتی و خۆشناوەتی و دواتر ناوچەی جافەتی و دواتر ناوچەی شەدەڵە و سەرگەڵ و بەرگەڵ و زۆر لە دێهات کە من ڕێم تێکەوتون ئەغڵب وابوو یا وتاری جوعەم لێ دەدا یا خەڵکم کۆ دەکردەوە یا بەهۆی بۆنەیەکەوە ئەگەر تازیەک بە ئەگەر شینێک بە شاییەک بە قسەم دەکرد هەم ئەوانە کاریگەریان هەبوو لەسەرەوەی کە خەڵک وردە زیاتر بە فکر و بۆ چۆنەکانی ئەم ئاشنا بن بەڵام دیارە ئەم کتێبە کۆکەرەوەترین بوو زۆر کۆکەرەوە بوو بۆی کە من دەمویست بە خەڵکی بێڵێ زۆر باشە پێنج خولەکێکم ماوە مامۆستا دەمەوێت تەرخانی کەین بۆ ئەو پرسیارێک کە خەڵکی تریش لێ کردووی بەس من بەجار بە شێوەیەکی ترێکم ئەویش ئەوەیە کە ناوی کتێبەکە ناوی پوختەیەکە دەربارەی ئیسلام واتە ئەندازەیەک ناوەکە گشتی و ڕەهایە بەڵام کە ئیخوێنیتەوە پوختەیەکە دەربارەی سوورەتی فاتیحە بەڵێ چۆنە ئەم ناوە لەگەڵ ئەم ناوەڕۆکەیە مامۆستا هەر ئاوایە بەوردی بەو شێوەیە کە من پێم وایە سوورەتی فاتیحە کوردکراوی قورئانە و قورئانیش مەتنی ئیسلامە ئاوایە کەواتە من ویستومە لە دووتوێی سوورەتی فاتیحەدا باسی هەموو ئیسلام بکەم چونکە من پێم وایە سوورەتی فاتیحە وەکو گوتم وەکو پێڕست وایە بۆ نێوڕۆکی بابەتەکانی هەموو سوورەتەکانی قورئان کە دیارە لەم کتێبەدا ئەوەم ڕوون کردوێتەوە هەموو قورئان و هەموو ئیسلام بریتێ لە چی بریتێ لە بووناسی بریتێ لە ئیمان و عەقیدە و دوای بریتێ لە کردەوەی باش پابەندی بە شەریعەتەوە لەسەر ئاسی تاک لەسەر ئاسی خێزان لەسەر ئاسی کۆمەڵ لەسەر ئاسی دەوڵەت ئیسلام بریتێ لە دینداریکردن دینداری بە هەردوو ڕەهەندی تاچی و کۆمەڵی ئەم سوورەتەش باسی ئەوانە هەمووی دەکا کە لە سەرەتاوە تەوان دەست پێ دەکا بە بسم الله الرحمن الرحیم و دوایی حەوت ئاەتە مبارەکەکە کە لەو کتێبەدا بە تەفسیل باسم کردووە و جگە لەوەش فەرمایشتێکی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وسەلام کە لە خوای پەروەردگاری دەجێڕێتەوە دەفەرمێ خوا سوبحانه وتعالى فەرموویەتی قسمت الصلاة بيني وبين عبدي نصفين فإذا قال عبدي الحمد لله رب العالمين قال الله تعالى حمدني عبدي وإذا قال الرحمن الرحيم قال أثنى علي عبدي وإذا قال مالك يوم الدين قال مجدني عبدي وإذا قال إياك نعبد وإياك نستعين قال هذا بيني وبين عبدي ولعبدي ما سأل فإذا قال اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين قال هذا لعبدي ولعبدي ما سأل كواتا أم سورة فاتحة كاك پەیوەند وەکو سەرەتاوە گوتم من ینی شتێکی زۆر قوڵم لەگەڵی هەیە و زۆر لە کتێبەکانی من و زۆر لەو فەیض و بەرەکەتێک ئەگەر هەبێ لە ژیانی مندا شتێک کە هەبێ سوودێکی هەبوو بێ بۆ خەڵک
زۆری لە سوڕەی فاتحە وەرم گرتووە بە تایبەت کە لە کاتی خوێندنی فاتحەکە لە نوێژدا دەیخوێنم جاری وهەیە هەر جارێک کە سوڕەتی فاتحە دەخوێنم بە تایبەتی لە هێندی حاڵەتی تایبەتدا وا دەزانم یەکەم جارە دەیخوێنم و سوڕەتی فاتحە ئەگەر تێبینیت کردبێ تعبیر دەکات لە ناخی مرۆڤ من زۆر کە سوڕەتی فاتحە دەخوێنم و بڵێ لە بیرم دەچێتەوە کەەوە فەرمایشتی خوایە بۆ منی وارزانم هی خۆمە دەیڵێم بەرامبەر بەخوا یعنی زۆر سەرنجڕاکە سوڕەتی فاتحە یعنی تعبیر دەکات لەوەی کە مرۆڤ دەبێ بیڵێ لە خزمەت خوادا پێشێ ناوی خوا دێنی بسم الله الرحمن الرحیم بە ناوی خوای بەبەزەی بەخشندە ئەمجا ستایشی دەکەی هەر کەسێ خوا بناسێ ڕاستەوخۆ ستایشی دەکا مەدحی دەکا الحەمد لله رب العالمین دوایی تایبەتمەندترین صیفەتەکانی خوا بەنسبەت دروستراوەکانی بێتێ لە بەزەی الرحمن الرحیم واتە بەبەزەی و بەخشندە بەبەزەی لە دنیادا بەخشندە لە دوا ڕۆژدا ئەمجا هەر کەسێ خوای ناسی ئەمجا بیر دەکاتەوە لە سەرنجام و دیداری خوا مالیکی یەومیدین خاوەنی ڕۆژی سزا و پاداش لەو ڕۆژەدا کە سزا و پاداش دێتە گەڕ هەر تۆ خاوەنی ئەجا زاتێک بەو شێوەیە بێ ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین هەر تۆ دەپەرستین پشت هەر بە تۆ دەبەستین ئەگە هەر خوا بپەرستین پێویستیمان بەڕێیەکی ڕاست هەیە پێدا بڕۆین ئیهدینا الصراط المستەقیم ڕێ بمان خەستە ڕێی ڕاست یاخود ڕاستە ڕێمان بکە لەسەر ڕێی ڕاست بمان هێڵەوە ڕێی ڕاست هەمیشە دەبێت لە کۆمەڵە خەڵکێکدا بەرجەستە ببێت چێن صراط الذين أنعمت عليهم ڕێی ئەوانەی چاکە لەگەڵ کردوون ئەوانەی چاکەی لەگەڵ کردوون لە سوورەتی نیسادا دەفەرمێ من الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا ئەمجا ڕێی ئەوانەی کە چاکە لەگەڵ کردوون غير المغضوب عليهم ولا الضالين ئەوانە ناکرد نەک لێ تووڕەبووان غەزەب لێ ژیراوان و نەک گۆنڕابووان غەزەب لێ ژیراوان ئەوانە کە حەق دەناسن و شوێنی ناکەون وەکو جوولەکە گومڕابووان ئەوانە کە حەق ناناسن وەکو نەسڕانیەکان جا مەبەستم وەیە کە گوتومە پوختەیەک دەربارەی ئیسلام فعلا سوورەتی فاتحە پێم وایە کە ئەوەی کە قورئان لە هەموو سوورەتەکاندا فەرموویەتی کورتەکەی لە سوورەتی فاتحەدا هەیە و منیش هەوڵم داوە لە دووتوێ ئەو سوورەتە مبارەکەدا باسی کۆی ئیسلام بکەم ببوورە مامۆستا لە شوێنێکی زۆر گرنگ و باو بڵێن ڕوحیە ناچارم بەرنامەکە بچڕێنی لەبەرەوەی کاتم نەما سپاس دەکەین دەستخۆش بۆ وەڵامەکانت سەلامەت وی کاک پەیوان سپاس بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە ئەڵقەی ئەم جارەی نووسین و یادەوەری تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ